عزیزان خۆشەویستان ئەو کاتەوە کاتێکتان باش ئەم شەو ئاهەنگێکی تایبەت و زۆر جوان تۆمار دەکەین بە بۆنەی ئازادبوونی برای خۆشەویستمان کاکە ئەردەلانی خۆشەویست چاوە دڵمان ڕوون بوو و بە ئامادەبوونی ئەو برا عزیزانە کاکە هاڕوونی خۆشەویست و کاکە عیسای عزیز و لەگەڵ کاکە دڵشاد و کاک عومەری عزیز و کاکە یوسفی نازدار بە ئەوڕە کاکە زانیاری خۆشەویست و برای بچووکتان دڵزار سەردار بە کامێرا کاکە مەدمەتچی خۆشەویست دووبارە ملایەکتان بەخێر بێن زۆر سوپاس هەربژێ
پەنجەرەکان بکارەوە دەرگە ژوورت بخەسەر بش پەنجەرەکان بکارەوە ئەگەر ئەتم تۆ نووست بووی خوب ئاگەر دەهێنمەوە وەب لەو دڵدارە بێخەونە ببڕیارە شێتی کردم نازانم دەردی من لە کەچارە يتر بيت خولنا قم وتمقر توبي والبي يتر بيت خولنا قم وابواب لو دودارة بخولة ببريارة شتي كردم مازانم دردي من لك تارة وابواب لو دودارة بخولة ببريارة فيكتوريا زردردة دردي من لك تارة عمي بخوشيته والله نمزاني زمكان بيادتك لنوان نمزاني زمكان بيادتك لنوان روجتي وين كانت روجتي وين كانت لتسمك بيت
تامەکەم بێتەوە کوشتەی چاو ئەبروومە غەمگین و ڕەنجەڕۆمە ئای کوشتەی چاو ئەبروومە غەمگین و ڕەنجەڕۆمە ئەسیری دەستی تۆمە ئەسیری دەستی تۆمە دەروێشی تەچیەی تۆمە أسيري دستي توما أسيري دستي توما درويشي تجي توما أي بجي قشت عزيل دقريلي داي 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 كشت يساو أبروما غمجين ورنزروما هاي كشت يساو أبروما غمجين ورنزروما أسيري دزتوما أسيري دزتوما درويشي تجيتوما أسيري دستي توما أسيري دستي توما درويشي تجي توما